جێنشینی خوددا لەسەر زەوی. ئاینی ئیسلام جاختێکی زۆری تێدایە لەسەر بایەخ و پیرۆزی مرۆڤ و ئەو جێکەوتانی کە لەسەر زەویدا ئەیان خاتەوە. قورئانی پیرۆز کە سەرچاوەی یەکەمی ئاینداری موسڵمانانە پڕیەتی لەو دەستەواژانەی کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕووەکاتە مرۆڤ و گفتوگۆ و حیواری لەگەڵاکات. ئاماژەکانی قورئان بە جۆرێک ئاڕاستەی مرۆڤ کراوە و مرۆڤ ئەدوێنێ کە شایستەی ئەو شکۆداریە بێت کە خوددا خۆی بە شایستەی زانیوە. بەمانەیەکی دیکە خیتابی قورئان ئەوەندە نەرمونیانە لەگەڵ ئینساندا کە ئەمر و نەهیەکانی نەک لەسەر دڵی مرۆڤ قورس نابن، بەڵکو بۆی هەیە ببنە ئەو فریاد ڕەسەی کە هەمیشە پێویستی پێیەتی. لە ڕوانگەی ئیسلامەوە مرۆڤ خاوەنی بەهایەکی بەرزە و خوای گەورە سەردەستەی ئەوی لەسەر تەواوی بوونەوەرەکانی زەمین و ئاسمان دەستەبەر کردووە. شکۆداری مرۆڤ لەلایەن پەروەردگارەوە بە کڕنوشبردنی فریشتەکان و بە فەرمانکردن لەسەریان گەیشتوتە ئاستێکی بەرز و شایستە. هەروەها لە ژیانی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم کە ئەکرێ بە کردەیکردنی قورئان تەماشا بکرێت. مرۆڤ سەنتەرێکی گەورەی شکۆداریە و تەواوی کاری پێغەمبەر لە ساتە وەختی نبووەتیدا بۆ هێشتنەوەی شکۆی مرۆڤ و جێگا گرنگەکەیەتی لەسەر زەویدا. ئەوەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرمەرگ و حاڵەتی لە دنیا دەرچوونە لەژێر لێەوە ئەفەرمێ ئومەتی ئومەتی، بەو مانایی ئاماژەیەکی گرنگ بێت بۆ ئەو جێنشینانەی کە لە دوایەوە بەجێمێنن و تێبگەن کە مرۆڤ چەندێک بایەخدارە لە ئاینەکەیدا. گرنگی و شکۆی مرۆڤ وای کردووە زانایان ئەندازەیەک ڕاجیاییان هەبێت لەسەر ئەوەی کە مرۆڤ جێنشینی خوددایە لەسەر زەوی و نوێنەرایەتی خوداوەند دەکات، یاخود نێردراوی خوددایە لەسەر زەوی و ئیختیاری چاکە و خراپەی هەیە. ئەگەر جێنشین بەو مانایە بێت کە نوێنەری ئیلاهیە لە سەرزەوی، ئەوە ناوەشێتەوە مرۆڤ هیچ خراپەیەک بکات. بەڵام ئەگەر نێردراوێکی پڕ ئیختیار بێت و زەوی وەک تاقیگەیەک بێت بۆ هەڵاوێردی چاکە و خراپە، ئەوە شتێکی ترە. هیوادارین ئەم بەرنامەیە بتوانێت وەڵامێکی شیاوی ئەو پرسیارانە بداتەوە و لە ئاست وەڵامێکی شیاودا بە ئاسوودەیی جێمان بهێڵێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سرتا بخيرات نتانكم دەستخۆشی بۆم بە هەموو دەرفەتە. مرۆڤ خەلیفەی خوا نییە، مرۆڤ بە جێنشینی خوای گەورە لە قەڵەم نادرێ. لەبەرەوەی جێنشین کاتێک دروست ئەبێ، کاتێک کە کەسەکە خۆی یا لە ژیانە نامێنێ یا هەلومەرجی ئەو فەرمانداریی کە خۆی هەیەی لە دەستی ئەدا، یا لەبەر ئەوەی جێنشینەکە لە خۆی باشترێکە. هیچ کام لەمانە لە ذاتی خوای پەروەردگارە دروست نابن، ینی مەحاڵە ئینسان بێ بە جێنشینی خوای پەروەردگار. ئینسان هەندێک تەفسیر هەیە کە خوای پەروەردگار ئینسان بە خەلیفە ناوە بە کافەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە، یا ئینسان احتیمالێک هەیە ئینسان خەلیفەی مەخلوقاتێکی ترە کە پێش ئینسان بوونی هەبووە لەسەر زەویە، خوای پەروەردگار ئەمانی لەناو بردووە. بەم معنایە خەلیفەیە، یا خەلیفە بەو معنایی کە ئەم ئینسانانە یەخلف بعضهم بعضا، ینی لە دوای یەک ئەبن بە جێنشینی یەکتر. بۆ نمونە نەوەیەک دێ بێ بە جێنشینی نەوەکەی تر، نەوەکەی تر بۆ نەوەکەی تر. لەبەرەوە مطلقاً بە هیچ شێوازێک شەرعەن جائز نییە ئینسان ناوزەند بکرێ بەوەی کە خەلیفەی خوای گەورەیە. و ئینەما ئینسان مەخلوقێکی خوای پەروەردگارە، خوا ذاتێکی ئەزەلی و ئەبەدی و قیدەمی هەیە خوای پەروەردگار. مەحاڵە کەسێک بتوانێت جێنشینی خوا بێ یا ئەم بە ناوی خوا حکم بکە. خوای پەروەردگار ئەمی بە هیچ عەبدێکی خۆی ڕەوا نەبینیوە بە مرۆڤیش. ئەگەر ئێمە بەراوردی تەمەنی زەوی بکەین لەگەڵ تەمەنی مرۆڤە، زانایان ئەڵێن تەمەنی زەوی ئەگەڕێتەوە 5 بلیۆن ساڵ. تەمەنی ئەم ئادەمەی ئێمە بەپێی ئەو بەڵگە شەرعیانی لە بەردەستایە نزیکەی 22 بۆ 23 هزار ساڵە. ئەی پێش 23 هزار ساڵ 5 بلیۆن ساڵی تەمەنی زەوی کەیتیا بووە. زانایان لێکدانەوەیان هەیە ئەڵێن بەوەی خەڵکانێکی تر هەبوون، مەخلوقاتێکی تر هەبوون پێش ئەم ئادەمە لە زەویە بوون. ئەمانە کێ بوون؟ چۆن بوون؟ بۆ بوون؟ بەچی لە ناوچوون؟ بەس خوای پەروەردگار خۆی عالمە. حتى ئەڵێن کە مەلائیکەتەکان ئەپرسن بۆی کە خوای پەروەردگار ئەتەجعل فیها من یفسد فیها ویسفیک الدماء، بەخشە ئادەم دروست نەبووە، ئەم مەلائیکەتانە چۆنیان زانی ئەم مەخلوقەی دروست ئەبێ خوێن ڕێژ و خراپەکار و نالەبارە بێ؟ ئەڵێن بە بەڵگەی ئەوەی کە خوا ئەفەرمێ ئەمانە خەلیفن، واتە جێنشینی لە ناوچۆکانی پێش خۆیانن.
ئەمان کە جێنشینی ئەوان بن هەمان ئەتواری ئەوان ئەکەنەوە مەلائیکەتەکان بەم بەڵگەیە وتیان ئەی خوای پەروەردگار چۆن مەخلوقێک دروست ئەەکەی کە خراپەکار و خوێن ڕێژە بێ لەسەر زەویە لە ڕاستیا کە ئێمە باز لە ئینسانەکە ئینسان خۆی بریتە لە یەکێک لە سێ ئەساسەکەی دروستکردنی حەزارەی مرۆڤایەتی لەسەر ڕووی زەویە ئەگەر حەضارەت ئێمە تەماشای بکەین سێ بناغی سەرەکی هەبێ ئینسان و ژیان و کەون گردون ئەوە ئینسان کاریگەرترین عنسوریانە کە کاریگەری هەیە بەسەر ژیان و بەسەر گردونەوە ئێمە کاتێک کە تەماشای قورئانەکەین قورئان مرۆڤ ئاراستە ئەکا بۆ ئەوەی ئاگای لە ئەسڵی خۆی بێ بزانێ ئەسڵی خۆی چییە واتە قورئان کاتێک کە لە یەکەمین ئاەتیەوە تەماشا ئەکەین ئینسان ئەگەڕێنێتەوە بۆ ئەوەی تی بگەێنێ کە ئەسڵی خۆ چییە اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق قورئان پێڵە تۆ لە علق و گۆشپارەیەک دروست کراوی لە تەرتیبی مصحەفی شاکاتێک کە تەماشای قورئانەکەین لە دووەمین سوورەتی قورئانی پیرۆزە قورئان جارێکی تر ئینسانەکانە گەڕێنێتەوە بۆ جۆرەکانی خۆیان لەسەر ڕووی زەویە بۆ نمونە باسی ئیماندار بە خۆیان و ئاکارەکانیانەوە باسی کافر بە خۆیان و ئاکارەکانیانەوە باسی منافق بە خۆیان و ئاکارەکانیانەوە قورئان لە دووەمین سوورەتی ڕیزبەندی مصحەفی پیرۆزە قورئانی پیرۆزە باسی لێەوە ئەکا لەگەڵ ئەوەشە ئەم ئینسانە پانتایەکی گەورەی لە قورئانە داگیر کردووە کە زیاتر لە 71 جار لە قورئانە ناوی هاتووە بۆچی ناوی هاتووە یعنی بۆەوەی کە کاتێک کە بینین خوای پەروەردگارە فەرمێ وإذ قلنا للملائكة إني جاعل في الأرض خليفة ئەم خەلیفەیە فەلسفەی بوونی خەلیفەیەتی ئینسان لە ڕووی زەویە بۆ جێبەجێکردنی عەدالەتە لەسەر ڕووی زەویە چونکە سەر ڕووی زەوی کە ئینسان مکەلەفە بە ئاوەدانکردنەوەی وەکو سەرەتا باسمان کرد بناغەیەکە لە سێ بناغەکەی حەضارە کەواتە ئینسان مکەلەفە بە ئاوەدانکردنەوەی سەر ڕووی زەوی بۆ جێبەجێکردنی عەدالەت و بۆ جێبەجێکردنی دادپەروەری کە لە هەر ئاستێکا بێ بۆیە کاتێکی تر ئێمە کاتێک کە ئەگەڕێینەوە بۆ قورئان جارێکی تر قورئان باسی دوو ئەسڵی ئینسانمان بۆ ئەکا ئەم دوو ئەسڵی ئینسانە خەلیفەیەتی ئینسان کە ئەسەلمێنێ لەسەر ڕووی زەویە بۆ جێبەجێکردنی دادپەروەری لەسەر ڕووی زەویە ئەسڵێکی تافیه و بێ ئەرزشی هەیە ئەویش کە لە سەرەتای دەستپێکردنی ژیانیەتی کەم ئینسانە لە تین و لە قوڕ دروست کراوە فەلينظر الإنسان مما خلق من ماء دافق کاتێک کە ئینسان لەم حاڵەتەیەوە کە ناتوانێت بگاتە پلەیەکی بەرز ئەبینین لە سنووری خۆی دەرەچێ یاخی ئەبێ لەو کارە مهمەی کە خوا بۆی دەستنیشان کردووە لەسەر ڕووی زەویە کە عەدالەت و دادپەروەریە لا ئەدا بۆ کاری ناهەموار بۆ ستەمکردن لە خەڵکی و حقیقەتێکی تری ئینسانی شەیە کە حقیقەتی مهمەی ئینسانە لەسەر ڕووی زەویە ئەویش ئەوەیە کە خوا عەقڵی پێبەخشیوە ڕێزی لێناوە لەلایەنی فریشتەکانەوە بیرکردنەوەی پێبەخشیوە ئەمە ئەم حقیقەتەیە کە ئینسان لەو ئاستادا ئەنێ کە بزانێ بناغە و ئەسڵی خۆی چییە و کاری خۆی چیە لەسەر ڕووی زەویە خوای گەورە لە چەند شوێنێکا باسی خەلیفەی کردووە مرۆڤ خەلیفەیە یەکی لەو ئاەتانەی کە زۆر وازەحە ئاەتی بەقەرە سورەتی بەقەرە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة من لەسەر زەوی خەلیفە دانیم ئەم خەلیفەیە بە مانای چییە خەلیفە چەند واتایەکی هەیە هەندێک لە مفەسیرین وتیانە خەلیفە مەبەست پێی ئادەم هەندێکی تر وتیانە خەلیفە مەبەست پێی جێنشینە بجێنشینی خوای گەورە نا مرۆڤ کاتێک لە دوای یەکتر دەبن بە جێنشین یعنی خەلەفەن بعد خەلەف یان کۆمەڵە خەڵکانێک دەڕۆن یان قەرنن بعد قەرن ئەو جیلن بعد جیل کۆمەڵی خەڵک دەڕۆن بەڵام کۆمەڵی خەڵکی تر لە شوێنیانە بەردەوامە بێ ژیان بەردەوامە بێ هەندێک دەڵێن بە خەلیفە تەنها ساڵحینی بەنی ئادەمەگرێتەوە پیاوچاکانی بەنی ئادەمەگرێتەوە ئەوەی تری پێی ناوترێ خەلیفە ئەوانەی تری ئەوەی کە گوناهەکە پێی ناوترێ خەلیفە خەلیفە ئیشی چییە خەلیفە یەکەم ئیشی بریتە لە ئاوەدانکردنەوەی زەوی واستعمركم فيها بۆیە لە صفاتی خەلیفەیە بەڕاستی خەلیفە معنای نێردراویتیان نییە مەرج نییە خەلیفە پەیامبەر بێت بەڵکو خەلیفە و کەسەیە لەسەر زەوی پێ ئاوەدانەکرێتەوە بۆیە فەرمێ واستعمركم في الأرض یا واستعمركم فيها خوای گەورە کە ئێوەی لەسەر زەوی داناوە بۆ ئەوە دایناون کە زەوی ئاوەدانکەنەوە بەڵام نیشانەکانی ئەم خەلیفەیە چییە يعني ئەم خەلیفەیە کاتێک کە لەسەر زەویە خوای گەورە فەرمێ چی فەرمێ الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة
صفاتیان ئەوەیە زیاتر خی گەورە لایەنە ئیجابیەکەی مرۆڤ تاکیدی لەسەرکاتەوە کە چی بکەن نوێش بکەن و زەکات بدەن و ئەمەڕۆ بالمعروف ونهوا عن المنکر. ئەمە صفاتی خەلیفەیە، ئەم جێنشینەیە، یعنی ئەمانەی کە دەسەڵاتیان بەدەستە دەبێ بەم شێوەیە بن. حتى خی گەورە فەرمی وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض. خی گەورە دایانکا بە جێنشین، یعنی چێ خەلیفەیە؟ ئەوەی کە ئامن و عامل و صالحات، ئەوەی تری نابێتە جێنشینی خی گەورە، کەواتە خەلیفە لێرەدا عەبدە ساڵحەکانی خی گەورە ئەگرێتەوە. طبعا لە قورآنە ئاەتمان هەیە کە پەروەردگارە فەرمێ وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا تجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء لما أتابوا من ذلك ويك خوي پروردگار مروفي بخليفة ناساندوه بجێنشینی خۆی ناساندووە لە هەمان کاتە کە مرۆڤ جێنشینی خوایە لەسەر زەویە بەوە هاتووە لە ئاەتی ترا هەمانە وەستەعمەرەکم فیها هاتووە زەوی ئاوادان کاتەوە. ئاوادانکردنەوەی زەوی بە جێنشین نەکرێت، چونکە کەسێک هەر لە دنیای شەوایە کە کەسێک تۆ لە جێنشینی خۆت دایانێ بۆ ئیش و کارەکانی تۆ وەکو نێنەرایەتی تۆ ئەم ئیش و کارانە جێبەجێ بکە. کابوو مرۆڤ پەروەردگار نردوێتی وەکو جێنشینێکی خۆی بۆ ئیش و کارەکان بەڕێکوپێکی جێبەجێ بکە و زەوی ئاوادان بکاتەوە. بۆی هەر لە ئاەتەکە ئیشارەت بۆەوە کە ئایا وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة ملائكتەکانە فەرموون قالوا أتجعل فيها ما يفسد فيها ويسفك الدماء. ئەفەرمی پەروەردگار تۆ کەسێکەکەی بە جێنشینی خۆت کە تاوانەکە کە خوێن ئەڕێژێ ويسفك الدماء. پەروەردگارە فەرمێ لە کۆتایی ئاەتەکەیە ويعلم ما لا تفعلون. ئەوە شتێکە کە من نەیزانم ئێوە نایزانن. کابوو جێنشینی ئینسان یعنی بۆ سەر زەوی مرۆڤەکان کە پەروەردگار دایناون لە سەر زەویە ئەمە خۆی پەروەردگار خۆی زانێ کە ئەمانە بە کەڵکی جێنشینی دێن و ئەتوانن زەوی ئاوادانکەنەوە، چونکە ئینسان گەورەترین بوونەوەرە لەسەر زەویە و بەڕێزترین بوونە لەسەر زەویە و زۆربەی شتانی کە لەسەر زەویە دروستکراون لە خزمەتی ئینسانەکانە دروستکراون و ئینسانەکانی جارێکی تر دروستیەکەنەوە لە فۆرمێکی ترە لە شێوازێکی ترە خزمەتی چینەکەی تری پێیەکەن کە لەوە چێ نەزانن چۆن ئەم شتانە بەکاربێنن، چونکە هەموو سەر زەوی ئینسانەکان بەڕاستی ئامادەکاری ئەویان نییە، یان مەسەلەن تااقەت و توانای ئەویان نییە یا عەقڵێکی ژیرێکی وایان نییە کە بتوان ئیسیفادە لەسەر زەوی بکەن بتوانن هەموو ئەوەی کە لەسەر زەوی ئیسفادی لێ بکەن. کابوو کۆمەڵێک پێویستە بۆ ئەم جێنشینە بۆ ئەم ئاوادانکردنەوە. ئەنجا لێرە جیاوازیەکەیە مەسەلەن مرۆڤ جێنشینی پەروەردگارە یان نێدای پەروەردگارە مرسەلە، ئەنی ئەگەر جێنشین بێ یا نێدای پەروەردگار بێ ینی خەلیفە بێ هیچ فەرق و جیاوازیەک نییە لە معنای ئیستیلاحیەکەیە، بەڵام لە معنای لۆغەویەکە جیاوازێکەیە. معنای ئیستیلاحی ئەوەیە هەردووکیان ئەمە هاتوون بۆ گەاندنی پەیامێک. تۆ ئینسان مەسەلەن تۆ پەیامێکەدەی بە کەسێک بۆت بگەێنێ ئەمە مرسەلێکە و ئیشێک بۆ تۆکە. ئێمەش ئەم ئینسانە هاتووە لەسەر زەویە جێنشینی پەروەردگارەکە پەیامێکی پێیە، واتە ئەدای پەیامێکەکە بۆ پەیامێک هاتووە ئەم پەیامە بۆ مستەمەعی بۆ کۆمەڵگەی بەشەریە بۆی ئینسانەکان لە نەزانیەوە لە کۆمەڵە شتێکەوە بەرچاوڕوونیان بۆ بکات و ببنە خەلیفەی پەروەردگار و جێنشینی پەروەردگار لەسەر زەویە. و ئاەتی زۆرتر هەیە لەم بارەوە کە باسی کەین کە قورئانە فەرمێ یا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالعدل ولا تتبع الهوى. أي داود إنا جعلناك خليفة في الأرض. كابوو داود خی پەروەردگار کە نردوێتی جێنشینی پەروەردگار بێ لەسەر زەویە کە پێغەمبەرانی بەم شێوازە نردووە و پێغەمبەرانیش قودوەی ئێمەن و بەرچاوڕوونی ئەدەن بە ئێمە، بەڵام کە جێنشینی پەروەردگارن لە هەمان کاتە بەرنامەیەکی بۆ نادوون ولا تتبع الهوى. ناتوانانی ئەم جێنشینە وەکو چۆن وتمان نێراوەکەش ناتوانێت بێ پەیامەکەی تۆ بگێنێ، چۆنت پەیامەکە پێ تۆ بەم شێوازە گەێنێ، بە هەمان شێوە جێنشینیش پەیامێکی پێیە و ئەدای پەیامێکەکە و لەسەر ڕیسالەیە گەڕوە کە کەتەلۆک و یاسای خۆی هەیە ئەبێ لەسەرم کەتەلۆک و یاسایە جێبەجێ بکە ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله إن الذين يضلون عن سبيل الله لهم عذاب أليم بما نسوا يوم الحساب. كابو أوي ك داود ناتوانێ دوای هەواسی خۆی کەوێ دوای مەسەن ئارەزوی خۆی کەوێ ئەبێ ئەدای پەیامێ بکە کە پەروەردگار بۆ نردووە، چونکە تووشی گومڕاییە بێ. کابو ئەگەر بۆ پێغەمبەران ئەمە وارد بێ تووشی گومڕایی بوون، خۆ پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام دیارە هەمویان معسووم بوون، معسوومن بۆی کە تاوانیان کردووە خۆی پەروەردگار بۆی ڕاستکردنەوە، بەڵام تاوانەکانیان لەسەر تۆمار نەکراوە. کەوابوو ئەولاترە کە ئینسانەکان تووشی غەڵەت دەبن، بەڵام لە هەمان کاتە نێدا و هەڵگیری پەیامێکیشین کە ئەم
پامێکی ئاسمانی و سەماویە. بەڵێ خی پەروەردگار لە قورآانی پیرۆزە دەفەرمێت وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. وشەی خەلیفە طبعا زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ بە چوار شێوە واتایان کردووە. ئەفەرمونون ئەگەر ئینسان یەکێکەکە بە جێنشینی خۆی لەبەر یەکێک لەم چوار هۆیەیە، یان ئەوەیەم ئینسانە لە شوێنێکە ئیشێکارێکی هەیە جێنشینێک دانێ بۆ خۆی بۆ ئەوەی ئیشەکانی بۆ بکە، یاخود لەبەر ئەوەیەم ئینسانە ناتوانێت ئیشەکانی خۆی بکە بۆیە جێنشینی بۆ خۆی داناوە، یاخود ئەم ئینسانە مردنی بە سەرادێ بۆیە جێنشینی بۆ خۆی داناوە کاتێک کە ئەمرێ بۆ ئەوەی جێنشینێکی هەبێ. واتای چوارەم ئەوەیە زانایان ئەفەرمونون هەر کەسێک کە جێنشینێکدا ئەنێ بۆ خۆی لەبەر گەورەی و شکۆمەندی ئەم ئینسانەیە کە ئیکا بە جێنشینی خۆی. بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ کە ئەفەرموون خی پەروەردگارە فەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە، ئەفەرموون خی پەروەردگار کە ئینسانەکان مرۆڤەکان ئەفەرمێ ئێمە ئێوە ئەکەین بە جێنشینی خۆمان، ڕوو ئەکاتە باوکە گەورەمان ئادەم مەبەستی پێ ئەوەیە کە لەبەر شکۆمەندی ئینسانەکانە خی پەروەردگار کە ئەفەرمێ ئێمە ئێوە ئەکەین بە جێنشینی خۆمان. ئەنجا بەڕاستی جێنشینیش بەو واتایە کە ئەم ئینسانە نەوەک وەلعیاذ بالله خی پەروەردگار سوبحانەهو وتەعالا وەکو ئەوەی ئیشەکانی خۆی بەداتە دەست ئینسانەکان ئیشەکانی بۆ بکەن، بەڵکو لە ئاەتێکی تدا خی پەروەردگار کە ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە وحملناه، ئەوە بۆ چییە؟ بۆ ڕێز و تەکریمی ئینسانەکانە، نەخود نەکو بۆ ئەوەی کە خی پەروەردگار لە توانایانە ئیشەکانی خۆی بکە بۆیە ئەم ئینسانانە ئەکا بە جێنشینی خۆی، یاخود وەلعیاذ بالله خی پەروەردگار سوبحانەهو وتەعالا مردنی بەسەرادێ کاتێک کە ئەمرێ ئەبێت جێنشینێکی بێ ئەم ئینسانانە کاتێک کە خی پەروەردگار مردنی بەسەرا و ئینسانە بێتە جێنشینی خوا نەخێر. خی پەروەردگار کە ئینسانەکان لە سەرزەویە ئەفەرمێ ئێمە ئێوە ئەکەین بە جێنشینی خۆمان، بە واتای ئەوەیە کەم ئینسانانە ئەم مرۆڤانە لای خی پەروەردگار سوبحانەهو وتەعالا ڕێز و تەقدیرێکی تایبەتیان هەیە. خی پەروەردگار لە ناو هەموو دروستکراوەکانی خۆیدا ئینسانەکان و مرۆڤەکانی جیا کردوتەوە بەوەی کە ڕێز و تەقدیرێکی تایبەتی لێناون. بۆیە خی پەروەردگار سوبحانەهو وتەعالا ئەفەرمێ ئەنجا لە دواییدا ئەفەرمێ مەلائیکەتەکان ئەڵێن ئەی خی پەروەردگار تۆ چۆن کەسانێک هەڵەبژێری بە جێنشینی خۆت کە ئەم ئینسانانە لە دنیادا خوێن ئەڕێژن یەکتر ئەکوژن. بۆیە خی پەروەردگار سوبحانەهو وتەعالا ئەفەرمێ ئەوەی من ئەیزانم ئێوە نایزانن. بۆیە ئێمە لەم ئاەتە پیرۆزەدا ئەوەمان بۆ دەرەکەوێ خی پەروەردگار کە ئینسانەکانی کردو بە جێنشینی خۆی لە سەرزەویدا بەو واتایە کە ئەم ئینسانانە ڕێز و تەقدیرێکی تایبەتی لێناون، نەکو بەو واتایی کەم ئینسانانە یەکێک لە ئیشەکانی خی پەروەردگار لە سەرزەویدا ئەکەن، بەڵکو خی پەروەردگار کە ئینسانەکانی هێناوەتە سەرزەوی بۆ ئەوەی زەوی ئاوەدان بکەنەوە بە ئەخلاقی جوان، بە خوڕەوشتی جوان، بە تاعەت و عیبادەتی خی پەروەردگار. جیاوازی نێوان نێردرا و خەلیفە ئەوەیە وەکو عەرزم کردی خەلیفە لە کاتی نەبوونی ئەسڵەکە خۆیە ئەبێ بە فەرمانڕەوە و هەمان سەلاحیەتی ئەوی بۆ ئینتیقالەکە. ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نەماوە لە حوزوری ئەوە خەلیفە بوونی نەبووە، لە نەمانی ئەوە کەسێک بوونی هەبووە پێوتاوە خەلیفەت و ڕەسوولی الله کە ئەبوو بەکرە. لە دوای ئەو خەلیفەی دووەمی ئیمانداران کە ئیمامی عومەرە کەواتە خەلیفە کاتێک دروست ئەبێ کە ئەسیل خۆی بوونی نامێنێ، سەلاحیەتی نامێنێ، فەرمانڕەوایەتی نامێنێ، بەڵام کەسێک کە نێردراوە ئێستا خوا خۆی هەبووە بەڵام محەممەد ڕەسوول بۆ صلی الله عليه وسلم، کەواتە من جیاوازی نێوان خەلیفە و نێردراوە. خەلیفە ئەبێ بە جێنشینی ئەو، بەڵام نێردرا و ئەم خۆی وجودی هەیە بە هەمان دەسەڵات بە هەمان سەلاحیەتی خۆی، بەڵام کەسێکی کە ڕەوانە ئەکا لە شوێنێکە بۆ گەیاندنی پەیامێکی تایبەت. خی پەروەردگار ئادەم و سەرجە مەخلوقاتەکانی زەوی لە زەویا کە دروست کردو بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی بووە، نەک بۆ ئەوەی ئەمانە جێنشین و جێگرەوەی خوا بن لەسەر زەویا والعیاذ بالله. مرۆڤ مەخلوقێکە خی پەروەردگار دروستی کردو بۆ تاقیکردنەوەی ئیمتیحانێک. ئەم ئیمتیحانە وەکو خوا خۆی ئەفەرمێ إن الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. یا خی پەروەردگار مرۆڤی دروست کردو بۆ تاقیکردنەوە، لەبەرەوە بە درێژایی بوونی مرۆڤەکان خوا پەیامی ئاسمانی ناردووە، پەیامەکانی خوا بۆ ڕاستکردنەوەی مرۆڤەکانە. مرۆڤ ئەکەوێتە ململانێ لە نێوان ئەو حاڵەتانی کە لە دەرونی خۆیەتی، ئەو غەریزانی کە لە دەرونی خۆیەتی و کە ئەوێ بیچەسپێنێ لەگەڵ ئەو پەیامە ڕوحی کە خی پەروەردگار پێی داوە لە ئاسمانەوە. خی پەروەردگار ئەفەرمێ إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا، یا ئەفەرمێ وهديناه النجدين،
ئەوەی داوانکراوە لە ئینسان وەکو نێردرامێکی خوای پەروەردگار وەکو مەخلوقێکی خوای پەروەردگار ئەم ئینسانە بەپی پەیامەکانی خوا بڕوا بڕێوە نەک بەپی ئەوەی کە حەز و ئارەزوەکانی خۆی داوایەکە ئینسان لەم ململانەیە ئەژی لەبەرەوە ئەوەی داوان کراوە لە ئێمە وەکو مەخلوقێکی خوا تاقیکردنەوەیەکی کورد بۆ تەمەنێکی دیاریکراو خوای پەروەردگار پەیامێکی دیاریکراوی هەیە ئێمە بەپی ئەم پەیامە ئەڕۆین بڕێوە ئەو کەسەی کە لا ئەدا لە ئیمتیحانەکە سەرکەوتوو نابێ شکست خواردوو ئەبێ ئەو کەسەی کە بەپی پەیامەکەی خوا ئەڕوا بڕێوە سەرکەوتوو ئەبێ لە دەرەنجام کۆی پرسی بوونەوەریش خوای پەروەردگار لەسەر ئەم معادلە و هاوکێشەیە دروستی کردووە و ئەو سیراعی بینی ئادەم و شەیطانیش کە ڕووی داوە لە بەهەشتا هەر کورتکراوی ئەم ململانی و سیراعن کە خوای پەروەردگار فەلسەفەی بوونی لەسەر دروست کردووە فیترەتی ئینسانەکە خۆی وایە فیترەتی ئینسانەکە خۆی وایە کە بەشێک لە ئاراستەکردنی خۆی بەرەو خراپە بڕوە فألهمها فجورها وتقواها خوا سبحانه وتعالى هەردوو ڕێگەکەی پیشاناوە ڕێگەی باشەیشی پیشاناوە ڕێگەی خراپێشی پیشاناوە چونکە ئەسڵی دروستکردنی ئینسان کە ئەسڵێکی نورانی نییە ئەسڵێکی طینی هەیە معرضە بۆ ئەوەی کەوا چی بکە معرضە بۆ ئەوەی کەوا خراپە بکە بەڵام لەگەڵ ئەوەشا لە بەردەمی ئەوەی کە ڕێگەی لە ئەگیرێ خراپە بکە چەند شتێکی بۆ دانراوە یەکێ لەو شتانە کە بۆی دانراوە بۆ ئەوەی خراپە نەکە یان نزیک نەبێتەوە لە خراپە یان ئەگەر خراپەی کرد ئیعتراف بکە ئەوەیە کە ئاراستە کراوە بەرەو پاڵفتەکردنی نەفس یعنی ئێمە کاتێک کاڵێن ئینسان بۆ خراپە ئەکا لەبەر ئەوەی کە فیترەتی ئینسانەکە وا دروست کراوە بەڵام لەگەڵ ئەوەشا ئامۆژگاری کراوە کە خراپە نەکا بۆچی چونکە ئەگەر ئینسان خراپە نەکا ئەو کاتە لە سنووری ئینسانیەتی ئەگەر خراپەی نەکردایە لە سنووری ئینسانیەتی خۆی ئەچوە دەرەوە ئەچوە چینێک کە پێڵێن عالەمی مەلائیکە و فریشتە و پەری کە گوناه ناکەن لەبەرەوە ئەسڵی ئەم ئینسانە پێویستی بەچیە پێویستی بە تەسکیەی نەفس هەیە چونکە ئەم ئینسانە چەند جۆرێک نەفسی هەیە هەر کاتێک لە مەرحەلەی ئەمارە بەسوو ئەوە خۆی ڕزگار کرد چووە نەفسی لەوامە لە نەفسی لەوامەوە چووە قۆناغی نەفسی مطمئینە و ئارام و توانی ئەم نەفسە پاڵفتە بکات و بیپارێزێ لە کردەوەی خراپ و ئەگەر کردەوەی خراپیشی کرد تەوبەی لێ بکا و پەشیمان بێتەوە ئەوە ئینسانێکی نمونەی دروستە بێ بەڵام بەو پرسیاری کە ئینسان ئایا بۆچی گوناهەکە فیترەتی خۆی وایە فیترەت و دروستکردنی ئینسانەکە خۆی وایەکەوە گوناه بکە کاتێکیش کە گوناهی کرد ڕێگەی هەیە کەوا جارێکی تر بچێتەوە قاڵبی ئینسانیەتە کامڵەکەی خۆی کە پلەیەکی بەرزەخوا پێبەخشیوە خی گەورە کە مرۆڤی لەسەر زەوی نیشتەجێ کردووە هەر ئەو کاتی کە فەرمووی قال إني جاعل في الأرض خليفة مەلایکەتەکان پرسیاریان کرد پرسیاری تعجب پرسیاری ئینکارینە وتیان قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء هەر ئەو کاتە تاوانە میقراریشە لەلایەن خی گەورە نەیوت ئەمانەوە ناکەن خی گەورە فەرمووی بەڵێ ئەمانەوە ئەکەن حتا هەندێک دەڵێن ئەمە ئیقرارە ئایا خوایە یا رب العالمین تۆ کەسانێک لەسەر زەوی دانەی يفسد في الأرض يعني خراپە لە ئەرزا ئەکات بڵاوی ئەکاتەوە هەروەها خوێنە ڕێژێ حتا هەندێک دەڵێن لە مفەسرین ئەمە قیاسە لەسەر ئەمان مەلایکەتەکان چۆن ئەمان زانی و ئەمە قیاسە لەسەر خەڵکانی پێشووتر کە لە پێش مرۆڤ لەسەر زەوی نیشتەجێ بوون بۆ نمونە جن بەڵام هەندێک لە مفەسرین نا خۆ جن خوێنی نییە بۆیە هەندێک لە عولەمای سەلەف دەڵێن خی گەورە سێ جۆر مەخلوقاتی دروست کردووە مەخلوقاتیشیان عقول بلا شەهوە یعنی بەس عقلن شەهوەتیان نییە کە مەلایکەتن بە پێچەوانەی ئەوانەوە مەخلوقاتیشی دروست کردووە کە شەهوەتون بلا عقول شەهوەتیان هەیە عقلیان نییە کە ئاژەڵەکانن ئەم دوو طەبەقەیە تەکلیفیان لەسەر نییە طەبەقەیە کە تەکلیفی لەسەرە لەم بەینەدایە بریتێ لە مرۆڤ کە هەم عقڵ هەم شەهوەتە کاتێکە عقلی زاڵ ئەبێ بەسەر شەهوەتیە التحق بالمەلائکە ئەچێتە ڕیزی مەلایکەت و تەقوای بەرز دەبێت و زیاد دەکات بەڵام کاتێکە بەعکسەوە شەهوەتی زیاد دەبێت بەسەر عقلە التحق بعالم البهائم ئەچێ بۆیە ئەو کەسانی کە شەهوەتیان زاڵە بێ بەسەریان خی گەورە فەرمێتی ئەوانەی گوێیان هەیە نابیستن چاویان هەیە نابینن ئولایکە کەلئەنعام بەل هم ئەضل بەڵێ مرۆڤ گوناهەکە خی گەورە دەفەرمێ حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکا فەرمێ ئەگەر ئێوە گوناه نەکەن خی گەورە دەتانگۆڕێ بە قەومانێک لەو لەم تذنبوا لذهب الله بكم باشە خی گەورەیەوە دەگۆڕێ بە قەومێک کە يستغفرون فيغفر الله لهم خی گەورە لیان خۆش دەبێت
بۆیە حتى الذين إذا فعلوا فاحشة باشا خوای گەورە فەرمێ أو ظلموا أنفسهم باشا ولم يصروا على ما فعلوا يعني لا يتكيف فرمي فيستغفر الله داوای لێ خۆشبوون لە خی گەورەکەن خی گەورە لیان خۆشە بێ بەڵام وەلەم یوسڕوا على وهم يعلمون يعني ئینسان نابێ خۆی ئەم گوناهە ئەکات دەزانێ گوناهە لەسەری بەردەوام بێ بەم شێوەیە نابێ بۆیە خی گەورە چیدا بە ئینسان معریفەی دا بە ئینسان کاتێک کە ئینسان معریفەی خوای هەیە یعنی خوای ناسی معریفە سەبەبی منعی گوناهە بۆیە فەرمێ وعلم آدم الأسماء كلها بۆیە خۆی گەورە ئادەمی فێری ئەوە کرد حەڵاڵ و حرامی فێر کرد ناوی هەموو شتەکانی فێر کرد بۆیە ئینسان کاتێک کە علمی کەمەکە گوناهەکە باشە ئەبێ دووشتی هەبێت دووەمیشیان عەقڵی هەبێ خۆی گەورە عەقڵیشی داوە بە ئینسان بۆیە مرۆڤ گوناه دەکا بەڵام ئەو کەسی کە گوناهەکە گوناهبارێکی فاسقە مؤمن فاسق لە ئەهلی سونە باشە لەژێر ڕەحمەتی خۆی گەورەدایە خۆی گەورە دەرگای تەوبەی بۆ دانەوە دەتوانێت تەوبە بکات بەنیسبەتەوەی کە مرۆڤ خەلیفەی خۆیان لەسەر زەویە بۆ ئەم هەموو تاوانکاری هەیە بۆ ئەم هەموو مەسەلەن ناڕاستی و نادروستی و بۆ ئەم هەموو بڵین ناتەندروستی لە بەڕێوەبردننی ژیانە هەیە ئەمە ژیان بەڕاستی کە ئینسانەکان خۆی پەرگار هێناونی وتمان ئینسانەکان وتم پێغەمبەران مەعسووم نین بە هەمان کات ئەمانە ئینسان بۆ لای ئینسان هاتووە ئینسان لە نسیانەوە هاتوواتە تووشی غەڵەتە بێ کابوو هاتووە پەیامێک بگەێنێ بەڵام لە هەمان کاتە ئەم پەیامە لە دنیاکە ئەگەێنێ پێی دەوترێت دنیای تاقیکردنەوە پێوترێ هۆڵێکی گەورە بۆ تاقیکردنەوە بۆیە پەروەردگارە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا کابوو ئینسانەکان خۆی پەروەردگار کە شەو و ڕۆژی دروست کردووە الذي خلق الموت مردنی دروست کردووە والحياة ژیان و مردنی دروست کردووە عولەمانە فەرموون بۆچی خۆی پەروەردگار مردنی پێشخستووە چونکە ئینسان لە نەبوونەوە هاتووە والحياة كمثلا ژیان و ئەو ئەم ئامادەکاریە بۆ ژیان لەسەر زەویە لیەبلوکم ئەیکم ئەحسن عملا بۆی با بزان ئینسانەکان کامیان باشترین کردەوەکە کابوو ئینسان هاتووە بۆی باشترین کردەوە کەم لەسەر زەویە لە هەمان کاتە تووشی غەڵەت دەبێ بۆیە ئێمە بەڕاستی کە لە دنیا خەڵە دەبین ئێمە پامێک خۆی پەروەردگار بۆ نادوین بەڵام کە ئەدای پامەکە جوان ناکەی کابوو پارێزەرێک یا بڵێن محامێکی جوان نین بۆ گەیاندنی پەیامەکە بۆی خەڵکی تووشی غەڵەت دەبێت تووشی نەهامەتێ بێت تووشی دەیان هەڵدێرە بە کە ئێستا توش بۆ و چارەسەرەکەی بەڕاستی قورسە ئەوە بەشێکی زۆریەکەوێتە سەرشانی ئەوانەی کە مەسەلەن هەڵگیری ئەم پەیامەن گەێنەری ئەم پەیامەن با بڵێن مەحامی و دەمڕاستی ئەم پەیامە نانتوانێت پەیامەکە وکو خۆی ئەداکەن تەبان بەشەکەی تریشەکەوێتە ئەوانەی کە گوێگرن بۆم پەیامە و ئەیانەی ئەم پەیامە تا چەند ئەندازەیەک لە واقعی ژیانی خۆیانە بەرجەستەکەن ئایا من ئەمەیە پەیامە لە گۆشەنیگایەکەوە جێبەجێ بکەم کە ئیسیفادەی بۆ ژیانی خۆم هەیە واز لە گۆشەنیگاکانی تر بێنم ئێمە گەرم دینە دوای لێهات وەکو بڵین دینێکە بە کەڵکی هەندێک شتیە مەبڵن بە کەڵکی مزگەوتێ بەڵام بە کەڵکی دەوائیر نایە بۆ مەکتەب باشە بۆ مەرحەلەی ابتیدایی بەڵام بۆ جامیعە بە کەڵک نایە خەڵکانە گەگەشتن ئاستەکان ئەم دینە هاتووە ئیخراج الناس من الظلمات إلى النور بۆ هاتووە ئینسانەکان لە تاریکیەوە بەرێ بۆ ڕووناکی ئەم ڕووناکێش ئەوەیە کە بەڕاستی ئیسلام هێناوێتی خۆشی و خۆشگوزەرانی بۆ مرۆڤەکانەوێت کە لەسەر تا سەری زەویە ئێستا ئەوانی کە قەناعەتیشانیە با بڵێن دین وەکو یاسا و سیستەمێک پیادە ناکەن خۆ لە ناخیان ئەزانن خۆ ئەم دینە خۆشگوزەرانیەوێ بەڵام لەوە چێ هەندێک سیستەم و یاسای دنیایە چونکە ئەوانیان باوەشیان بە دنیا کردووە یاسا و سیستەم و دنیاکانیان لێ تێگەچێ بۆیە لەوە چێ زۆر لە ناخەوە هەندێک پرانسیپی دینی هەیە زۆر قەناعەتیان پێیە کە ڕاستە بەڵام کە شوێنی ناکەون لەبەر هەندێ با بڵێن دەستکەوتی دنیاییە کە لە دەستیانە چێ وازیان لە پەیامەکەی خۆی پەروەردگار هێناوە خۆی پەروەردگار سبحانه وتعالى لە یەکێک لە ئاەتەکانی قورئان دەفەرمێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر حق و ڕاستی لەلایەن خۆی پەروەردگارەوەیە ڕاستیەکان لە لای خۆی پەروەردگارەوە خۆی پەروەردگار ئینسانەکانی مخەیەر کردووە پێی نیشان داوین کە ئەوە چاکە و ئەوە خراپە داوای لێکردوین چاکەکان بکەین کارە چاکەکان بکەین بە واز لە کارە خراپەکان بێنین بەڵام ئەگەر خۆی پەروەردگار ئێمەی مرۆڤەکانی ئیجبار بکردایە بوو ئەوەی ئیلا ئێمە ئەبێت کاری چاکە بکەین کەواتە هیچ مهمێتێک نەبوو لە دروستکراوی کردنی ئەمەیە بۆ لەبەر ئەوەی لە یەکێک لە ئاەتەکانە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا ئەگەر خۆی پەروەردگار کە ژیان و مردنی دروست کردو بۆ ئەوەی ئێمە تاقی بکاتەوە ئێمە ئیمتیحان و ئیختیبار بکە ئەگەر هەر لایەنی چاکە هەبێ کەواتە ئێمە ئیختیبارمان بۆ چییە کەواتە خۆی پەروەردگار سبحانه وتعالى لێرەدا کە ئێمەی ئیختیبار کردووە بۆ ئەوەی کە
لایەنی چاکەش و لایەنی خراپەشی خستۆتە ژێر دەستی ئێمە ئەوە چاکە ئەو خراپە و چاکە و خراپە ئینسانەکان لە سەر و هەموو شتێک خۆی پەروەردگار عەقلی پێداون کە عەقلی پێداونم ئینسانە لە ڕێی عەقلی خۆیەوە ئەزانێت کە کامە چاکە و کامە خراپە لە ڕێی وەحیەوە لە ڕێی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام بەو واتایی ئەگەر بڵین ئەم ئینسانە ئێمە قەنەعەتمان وایە وەکو ئەهلی سوننە و جەماعە ئینسانەکان مرۆڤەکان لەسەر زەویە هیچیان مەعسووم نیە ئیلا پێغەمبەرانی خوانە بێ سەڵات و سەلامی خوان لێبێ تاوان ئەکەن بەڵام خوای پەروەردگار سوبحانەهو وەتەعالا ڕێی داوای لێ نەکردوین ئێمە تاوان بکەین بەڵکو بەردەوام داوای لێکردنی ئێمە زەوی ئاوادان بکەینەوە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوای پەروەردگار سوبحانەهو وەتەعالا کە مرۆڤەکان و جنۆکەکانی دروست کردو بۆیە دروستی کردون کە تاعات و عیبادەتی خوا بکەن خوا بناسن عیبادەتی خوا بکەن ئەگەر ئەم ئینسانە ئەم مرۆڤە بەردەوام لە عیبادەتی خوا بێ هیچ خراپە و خراپەکاریەک ناکات لەسەر زەویدا بەڵام ئێمە ئەوەندە ئەڵین وەکو ئەهلی سوننە و جەماعە مرۆڤەکان هیچیان مەعسووم نین بەڕاستی لە گوناه و لە تاوانە ئیلا پێغەمبەرانی خوای پەروەردگار مەعسوومی کردوون و وای لێ کردوون کە گوناه و تاوان نەکەن ئەجنە مرۆڤەکان هەموو شایستەی گوناه و تاوانکردن وەکو پێغەمبەرە فەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هەموو نەوەکانی ئادەم سەلات و سەلامی خوا لە ئادەم بێ هەمویان گوناه و تاوانەکەن بەڵام باشترینیان کامانن باشترینیان ئەوانن کە گوناه و تاوانەکەن و بەڵام ئەگەڕێنەوە بۆ لای خوا و پەشیمانە بنەوە لەو گوناه و تاوانانەی کە کردویانە بۆیە ئێمە لەمانەوە بۆمان دەرەکەوێ مرۆڤەکان گوناه و تاوانەکەن بەڵام باشترینیان کامانە باشتریان ئەوانن کە لە گوناه و تاوانەکانیان پەشیمانە بنەوە ئەگەر مرۆڤ بێوێ کەسێکی سەرکەوتوو بێ لە ژیانە ئەبێ پێی پەیامەکەی خوای پەروەردگار ژیان بگوزارێنێ خوای پەروەردگار هەرچی پێغەمبەرێکی ناردووە هەرچی پەیامێکی ناردووە لە پێناو جێبەجێکردن و دەستەبەرکردنی بەرژەوەندی مرۆڤەکانە ناردوێتی بە بەڵێگوی ئەوەی کە خوای پەروەردگار کە باسی پەیامی پێغەمبەرانەکە ئەفەرمی پێغەمبەران هەمیان هەرکیان چی بووە بۆ پێغەمبەرانمان ناردووە کە باسی پێغەمبەری آخر زەمانەکە بۆ ناردوێتی خوای پەروەردگار فەرمێ ليحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث کۆی پرسی ئاینەکان لەسەر ئەوەدا کۆکی ئەکەنەوە ئەوەی باشە ئەوەی بەسوودە ئەوەی لە پێناو بەدیهێنانی بەرژەوەندی مرۆڤەکانایە خوای پەروەردگار کردوێتی بە پەیامێک و ناوی ناوە دین و کردوێتی بە پەیڕۆ پرۆگرام بۆ مرۆڤەکان ئەوەی کە خراپەیە ئەوەی لە بەرژەوەندی مرۆڤەکانەدا خوای پەروەردگار سنوورێکی بۆ داناوە قەدەغی کردووە لەسەر مرۆڤەکان بۆ ئەوەی لە بەرژەوەندی مرۆڤەکان نەداوە بۆ ئەوەی زیان بە مرۆڤەکان نەگەیەنێ کەواتە بەرەیەک هەیە لە بوونا پێی ئەوەتێ بەرەی خوا ئەم بەرەی خوایە ئەو بەرەیە کە پەیامەکانی خوا و پێغەمبەرانی خوا دیاکۆکیان لەسەر کردووە بەرەیەکی تر هەیە پێی ئەوتێ بەرەی شەیطان ئەو بەرەیەیە کە شەیطان و شوێن کەوتوان و ڕێچکەکانی شەیطان کە دروستی ئەکا لەسەرین ئینسانی ئیماندار کاتێک سەرکەوتوو ئەبێ کاتێکگرەوە باتەوە کە لە بەرەی خوا بێ کە بەپێی پەیامەکانی خوا بگوزارێنێ هیچ پەیامێک و هیچ بەرنامەیەک لە بوونا بەقەدەر پەیامەکانی خوا لە بەرژەوەندی مرۆڤەکان کار ناکەن و بەقەدەر ئەوانیش سەرکەوتونین بۆ ژیانی مرۆڤەکان و بەقەدەر ئەوانیش بەختەوەری بۆ مرۆڤەکان دابین ناکەن گەورەترین بەڵگەش ئەوە سیستەم و ڕۆژاوایە ژیانی ڕۆژاوایە ئەگەر ملاحەزە بکەیت و سەرنج بدەیت بەوەی ئەوروپیەکان لەو پەڕی تەکنۆلۆژیایە ئەژین بەڵام ئینسانی ئەوروپی بۆچی بەختەوەرنین بۆچی داردی خۆکوشتن زۆرە لە لای ئەوان ئەو فەراغە ڕۆحیە چی ئەوان هەستی پێکەن چونکە ئەو بەرنامانی کە ئەوان بۆ خۆیان داناوە ئاور لە دنیای ڕۆح و وجدان و ئەخلاقیاتیان ناداتەوە تەنها ئاور لە دنیای بوون و ئەو وەسائلە مادی و ئینتاجیانە ئەداتەوە کە خۆیان بۆ بەختەوەری ژیانی خۆیان لە ڕۆوە مادیەکەەوە بەرهەمیان هێناوە لەبەرەوە کاتێک مرۆڤ سەرکەوتووە بێ بەپێی پەیامەکانی خوا بڕوا بڕێەوە دەبێت پابند بێ بە ئاینەوە هەر کاتێ مرۆڤ بۆ ئەوەی کەوا جێنشینێکی باش بێ لەسەر ڕووی زەویە پێویستی بە بەرنمەیەکی بێ خەوشەیە ئەگەر چی خودی مرۆڤەکە خۆی بەدەر نییە لە خەوش معسووم نییە بەڵام پێویستی بە ئاین هەیە ئێمە گەر بگەڕینەوە بۆ قورئان ئەبینین جاری وا هەیە لە لەحەزاتە ئینسانە خراپەکان بەهۆی ئاینەوە بوونەتە ئینسانێکی باش ئینسان جاری وایە لە ئینسانیەتی خۆی سنووری بەزاندووە بۆتە ئینسانێکی خراپ بەڵام کاتێک کە پابند بوو بە ئاینەوە ئیتر ئەم ئاینە لە قاڵبی ئەدا ناڵە ئینسانیەتی خۆی لەدەست بە ئێستا ئێمە ئەبینین لە قورئانی پیرۆزە کاتێک کە سیحربازەکانی دەوری فرعون پێشەوە ئەڵەن بعیزەتی فرعونە ئینا لەنەحن الغالیبون سوێن بە گەورەی فرعون ئێمە لە کەسانێکین کە ئەمڕۆ سەرەکەوین بەسەر موسادا بەڵام دوای ماوەیەک لە لەحەزات لە ساعەتێکا کە حەقیقەتیان بۆ دەرەکەوێ ئەڵەن ئامەنا بڕەبی هاڕونەوە موسا بۆ ئەوە دینە پابندبوونی ئاینە کە ئینسانەکان لە خراپەوە ئەگوێزێتەوە بۆ چاکە هەر کاتێ ئینسان ویستی ئینسانێکی چاک بێ و چاکە کار بێ ئەگەر پابند بێ بە ئاینەوە کە بەرنامەی ژیانە لە هەموو بوارێکە چونکە ئاینەکان خۆی هەر تەنها عیبادەت و خواناسی نییە تەنها بۆ ئەولایەنە
بەڵکو بۆ ئامادەکردنی ئینسانەکانە کە بیان خاتە سەر شانۆی ژیان و لە هەموو کاروبارێکی خۆیانە بتوانن کەسێکی نمونەیی بن کە لە مجتەمع و کۆمەڵگادا هەموو کەسی شانازیان پێوە بکە. لە ڕاستیە ئەو ئاەتانەی دوو ئاەت زۆر بە واضحی باسی نیشانەکانی خەلیفەکە. ئاەتی یەکەمیان ئەوەی کە خوێنمەوە الذين إن مكناهم في الأرض خوای گەورە فەرمێتی ئەم مرۆڤانە کە ئێمە ئەگەر نیشتەجێمان کردن لەسەر زەوی و دەسەڵاتمان پێدان لەسەر زەویە بوونە خاوەنی دەوڵەت ئەبێت چەند سیفەتێکیان تیابێ. یەکەمیان ئەقام الصەلا ئەبێ نوێش بکەن. نوێشکردن هۆکاری پەیوەندی مرۆڤە بە خوای گەورەوە. خوای گەورە نوێژی کردووە بە عەمودی دین لە هەموو ئاینەکانە نوێژ هەیە. بۆیە ئەو کەسانەی ئەو ئومەتەی کاتێک کە نوێژ ناکە ئەضاعوا الصەلات یەکسەر چیەکەن وەتەبەعوا الشەهەوات شوێنی شەهەواتەکەون. بۆیە نوێژ هەر حەزارەتێک هەر ئومەتێک هەر گەلێک نوێژی تیاابێ ئیقامەی شعائری دینی تیاابێ ئومەتێکە ئەمێنێتەوە. یعنی نیشانەوەی مانەوەی ئومەتی ئیسلامی بریتێ لە چی؟ یەکەمیان بریتێ لە نوێژ. دووهەمیان نوێژ بۆ خۆمان، دووهەمیان زەکات بدەین، دەوڵەمەندەکانمان زەکات بدەن و ئاتو زەکا. سێهەم بابەت کە پەیوەندی بە هەموو کۆمەڵگاوە هەیە ئەبێ چی بکەین؟ ئەبێ ئەمر بە معروف بکەین و نەهی لە مونکەر بکەین. ئەم چوار کۆڵەکەیە کۆڵەکەی مانەوەی ئومەتی ئیسلامی و نیشانەکانی خەلیفەیە لەسەر زەویە. ئاەتێکی تر کە دیسان پێشتر خوێنمەوە وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات یعنی ئەبێ ئیماندار بین، ئیمانمان هەبێت بەخوای گەورە بە ئوسولی دین بە پێغەمبەران بە کتێبە ئاسمانیەکان و چی بکەین؟ عملی صالح بکەین. ليستخلفنهم في الأرض باشە واتە ئەو مرۆڤە دەمێنێتەوە لەسەر زەوی چاکەخوازی ئەکا. بەڵام دەبێ ئەوەش بزانین ئێمە خوای گەورە مرۆڤی کاتە دروست کردووە قووەتی تاوانی تا دروست کردووە، هەروەها قووەتی چاکەشی تا دروست کردووە. ئەگەر چاکمان کرد خوای گەورە چاکەکانمان بۆ زیاد دەکات باشە. ئەگەر خراپەمان کرد و گەڕاینەوە طبعا خوای گەورە فبدل الله سيئاتهم حسنات خوای گەورە خراپەکانمان بۆکە عفو بدل الله سيئاتهم حسنات بەڵێ خراپەکانەکە بە چاکە بۆمانە نووسێ. بۆیە خوای گەورە تەوبەی عەبدەکانی زۆر پێخۆشە و ڕێگەی تەوبەی دانەخستووە لە هیچ کەس و لە هیچ کەسێک تا ئەو کاتەی نەگاتە غەرغەرە و مردن. ئەگەر مرۆڤ بێوێ خەلیفەیەکی باش بێ، جێنشینێکی باش بێ، نێراوێکی باش بێ لەسەر زەویە ئەبێ چی بکە؟ پەروەردگار فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئینسان و جنۆکە بۆیە هاتوۆتە زەرزەوی بە گوێی خوای پەروەردگارکەن، بۆیە هاتوۆتە سەر زەوی لە ئەمری خوای پەروەردگار دەرنەچن، بۆیە هاتوۆتە سەر زەوی لە ئەو شتانە بکەن کە خوای پەروەردگار بۆی داناون لەم بەرنامە دەرنەچن، بۆیە هاتوو سەر زەوی پێکەوە بژین لەگەڵ ئینسانەکانی ترا. لە هیچ دینێکی ترە ئەم پێکەوە ژیانە ئەم خۆش و خۆشگوزەرانی کە لە ئیسلامە ئیهتیمامی پێدرا و لە هیچ دینێکی ترا ئەوەی کە دراسە کراوە ئیهتیمامی پێ نەدراوە. ئەڵێ خۆت بژی ئیتر ئەوەی تری هەمووی وەدەربنێ. بۆ نمونە ئەگەر مەسەلەن لە ئیسلامە کۆمەڵی یاسا و ڕێسا هەیە لە سیستەمە ئیسلامیەکەیە کە زۆر مەسەلەن باسەکری بۆ پێکەوە ژیان، مەسەلەن باسی ئەوەکری تۆ مەسەل لەگەڵ دراوسێکەدا چۆن هەڵسوکەوت بکەیت. ئەمە لە ئیسلامەیە مەسەلەن بۆ یەکێ لە سەحابیەکان وتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ نەباسی دراوسێ کرد، یعنی ئەوە بیرم لەوە کردەوە کە لەوەچێ دراوسەی میراد لە دراوسەکەی بەرێ، یا مەسەلەن کە باسی پێکەوە ژیانە کە هاوکاریکردنی بەرامبەرت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەگەر کەسێک پێویستی بە هاوکاری تۆ بێ، هاوکاریکردنی کەسێکی بەرامبەر هەر هاوکاریەک بێ، خۆ هاوکاریەوە نیە من چم دەفتەرێ دۆلار بم بە جەنابەت مەسەلەن هاوکاریەکی مادی، لەوە چێ کەسێک پێویستی بە هاوکاری قسەی خۆشی تۆ بێ، ئەی تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە صەدەقە، ئەی کە تۆ یەک زەردەخەنە صەدەقە بێ، ئەبێ بەدەم کەسێکی ترۆ بچی لەوە چێ لە ژیانیە تووشی نەکسەیەک بوو بێ ئەم نەکسەیە لەوە چێ 5 دقیقە قسەی تۆ بارەلارەکەی بۆ ڕاستکەیتەوە. ئەو کاتە پێغەمبەر فەرمی وەکو وایە یەک مانگ شەو نوێژ و ئیعتکافی کرد بێ لە مزگەوتەکەی منە کە یەک نوێژ لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە 1000 نوێژە. کابووان پێکەوە ژیانە لە ئیسلامە زۆر ئیهتیمامی پێدراوە. مەسەلەن سیلەی ڕەحم لە ئیسلامە، سیلەی ڕەحم یەکێکە لە کەبائیر. بۆچی لە ئیسلام ئەوەندە ئیهتیمامی پێدراوە؟ چونکە ئەم سیلەی ڕەحمە پێک بەیەکەوە ئەبەستێتەوە لەگەڵ خزم و کەسوکارە، لەگەڵ پێ دەڵێ برات چێیە، باوکت چێیە، خزمت چێیە، لەگەڵ یا بژی چونکە بۆی ئاسوودەبی. چونکە ئینسانەکان حتا علم النەفسی ژەڵێن بۆ ئاسوودەیی ژیانی خۆیان پێویستیان بە خەڵکێکی بەرامبەرە. ئێمە وا تێگەیشتن خەڵکی بەرامبەر کە پێویستیمان پێێتی لایەنە مادیەکەی نەخێر. ئەمڕۆ علم النەفس سەلمان دوێتی ئەڵێ من و تۆ هەر تاکێکی ئەم مجتەمەعی بەشەریە بە هەردوو ڕەگەزەکەەوە بە پیاوژنەوە ئەڵێ لە ڕۆژ لە هەفتەیەکە پێویستی بە ئەوە هەیە 2 کەس ببینێ بۆی کە دڵیان لەگەڵا بکاتەوە.
ینی بە شێوازێکی تر بڵێن پێویستی بە دوو سەردان هەیە کە ئەم سەردانانە ڕیفرێشی هەندێک لەو شتانی لە ڕۆحیە لە ناخیا ئاسوودەیەکانی لە دەستداوە بەوە ڕیفرێشی بکاتەوە ئاسوودەی بۆ بگەڕێتەوە کابوو ئیسلام زۆر ئیحتیمامی داوە بە پێکەوە ژیان ولا من المهدی إلى اللحدی وازی لە ئینسان نهێناوە حتا ئەو کاتێک کە ئینسان لە دایکە بێ هەر لە دایک بوونەوە کە ئینسانەکان لە دایکە بن ئیسلام پێ دەڵێت چۆن پەروەردەی بکە لە 7 ساڵی یەکەما چۆن تەعاملی چۆن لەگەڵ یاکەی 7 ساڵی یەکەم لە ئیسلام ئەڵێ مرۆڤ کە لە دایکە بێ مناڵە بۆی هەر لە ئەوڵۆ کە لە دایکە بێڵە بۆی شەیتان بەلایە نەچێ بانگ بە بەگوێیە بانگ بە بەگوێیە بۆ ئێمە فێر بێ لەسەر ئەم ڕێبازی کە ئەمە پەروەردگارێکە ناوێتێ وجود ئەم پەروەردگارە دیسان بەرنامەیەک و سیستەم و یاساکی بۆ داناوە و پێ دەڵێ ئەنجا دوای ئەوە چی لەگەڵاکەی بۆیە ئیمامی عەلی ئەوزانم قسەیەکی هەندێک دەڵێن سوفیانی ثەوریە ئەفەرمێت لە 7 ساڵی یەکەمە ئینسانەکان پێویستە وەکو مناڵ تەعاملیان لەگەڵاکەی لە 7 ساڵی یەکەمە لە 7 ساڵی دووەمە پێویستە پەروەردە بکەی لە 7 ساڵی سێمە پێویستە کە ئەگاتە تەمەنی 21 ساڵی پێویستە هاوڕێی بی پێویستە ڕەفیقی بی ناکرێت لە تەمەنی 14 ساڵە وەکو 7 ساڵ تەعاملی لەگەڵاکەی ناکرێت لە 7 ساڵی وەکو 14 ساڵ تەعاملی لەگەڵاکەی ئیدە ئاخری وەکو کۆتایی کابوو ئیسلام یاسا و سیستەمێک و بەرنمەیەکی بۆ ئینسانەکان داناوە ژیان ئاسووداکە ئەگەر هەر لە بوانی ژینگە پارێزیە بگرین هیچ عیبادەتێک بەبێ ئەوە پاکوخاوێنی ئەکرێ ئێستا ئەوەی کە ئینسانەکانی تووشی نەهامەتی کردووە لەسەر تاسەری زەویە لە بواری ژینگە پارێزیە من و تۆ کە نەخۆشەکەوین بۆ لای دکتۆر ئەڵێ مەسەن لەوەیە تووشت بوو لەو میکرۆبە لەوە هەموو یەگەڕێتەوە بۆی کە سیستەمی ژینگە پارێزی ئێمە سیستەمێکە تێک چووە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ئیسلام ئەوەندە ئیحتیمامی داوە بە پاک و خاوێنی ئەگەر بە پێم سیستەمە بڕۆین بە پێم یاسانە بڕۆین بەڕاستی ئینسان نەخۆشەکەوێ نەتووشی مەسەلەن حاڵەتێکی وا بێ کە دڵ نەئاسوودە بێ وەکو چونکە عەرزمان کردن ئیسلام حەلی بۆ هەموو کێشەکان داناوە و لەگەڵ هەموو پرانسیپەکانی ژیانە هەنگاو بە هەنگاو ڕۆشتێتە پێشەوە بەردەوام ئەگەر ئێمە بمانەوێ مرۆڤێکی گوێڕایەڵ بین بۆ خۆی پەروەردگار بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بمانەوێ ئەم زەوی ئاوەدان بکەینەوە بەڕاستی ئەبێ بە گوێڕایەڵی خوا ئاوەدانی بکەینەوە خۆی پەروەردگار سوبحانەهو وتەعالا لە قورئانی پیرۆزدا داوای لە هەر شتێکی لێ کردوین بە ئەنجامدانی ئەبێ ئەمە ئەنجامی بدەین ئەوەی لە توانامانە هەیە و داوای لێ کردوین هەر شتێک نەیکەین و ڕێگری بکەین لە نەکردنی بەڕاستی ئێمە ئەبێ نابێ بیکەین ئەوسا ئەتوانی ئێمە بڵین مرۆڤێکین کە سەمع و تاعەمان هەیە بۆ خی پەروەردگار و بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەش بەچی ئەبێ ئەمەش بەوە ئەبێ کە ئێمە دەستمان بە قورئانی خواوە بێ کە بەرنامەی خوایە خوای پەروەردگار بۆ پێغەمبەری ناردووە ئێمەش مادام ئیدعا و بانگەوازی ئەوە ئەکەین کە ئێمە شوێنکەوتوی ئەو قورئانین بەڕاستی ئەبێ بەردەوام ڕۆژانە دەستمان بەو قورئانەوە بێ دەستمان بە سونەتەکانی پێغەمبەری خواوە بێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر گوناه و تاوانێکیشمان کرد بەڕاستی لی پەشیمانەوە بین ئەوسا ئەتوانین ئێمە بڵین زەویمان سەرزەویمان ئاوەدان کردوتەوە بە تاعەت و بە عیبادەت جا بۆیە یەکێک لە ئێمە کە ئەڵەی مرۆڤەکان بەڕاستی لەسەر زەویدا مەعسووم نین و گوناح ناکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکدا ئەفەرمێ ئەگەر ئێوە گوناه و تاوان نەکەن خی پەروەردگار سوبحانەهو وتەعالا قەومێکی تر گەلانێکی تر دێنێ کە گوناه و تاوانەکەن و دوایی پەشیمان ئەبنەوە لە گوناه و تاوانەکانیان و ئەگەڕێنەوە بۆ لای خی پەروەردگار کەواتە لەم فەرمودەیە ئەومان بۆ دەرەکەوێت کە ئێمە هیچمان ناتوانین بڵین گوناه و تاوان ناکەین بەڵام باشترینمان کامانن باشترینمان ئەوانن کە لە گوناه و تاوانەکان کاتێک کایکەین پەشیمان ئەبینەوە ئەجا بۆیە ئێمە ئەگەر بمانەوێ ئەم بوونەوە ئەم سەرزەوی ئاوەدان بکەینەوە بێ بە تاعەت و عیبادەت و بەخواناسی بە برایەتی ئاوەدانی بکەینەوە بۆ لەبەر ئەوە یەکێک لە ئاەتەکان لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئەگەر ئێمە لەسەر زەویدا هەموو موسڵمانان برای یەک بین خوشک و برای یەک بین بەڕاستی زوڵم و ستەم نابێ لە یەک بکەین ئەبێ ئەم سەرزەویە بەڕاستی بە تاعەت و عیبادەت و خواناسی ئاوەدان بخەینەوە نەوەک بەڕق لێبوونەوە بە کوشتنی یەکتر بە خوێن ڕۆشتنی یەکتر بەڕاستی ئەم زەوی ئاوەدان نابێتەوە بۆیە ئەگەر ئێمە وەکو برا لەم سەرزەویەدا ژیاین ئەوەندەی کە خی پەروەردگار تەمەنمان پێدا ئەتوانین بڵین ئێمە لە قیامەتا بڵین ئێمە مرۆڤێک بووین کە جۆڕایەڵیمان هەبووە بۆ خۆ بۆ پێغەمبەری خوا بۆ لەبەر ئەوەی مهمیت لە دروستبوونی ئێمەدا بۆ چییە بۆ ئەوەیە کە ئێمە لەم سەرزەوێدا تاعەت و عیبادەتی خوا بکەین ئەگەر ئێمە یەکترمان کوشت خوێنی یەکترمان بە ناحەق ڕشت ئەگەر خراپە و خراپەکاریمان نایەوە لە سەرزەویدا کەواتە ئێمە مرۆڤانێک نەبووین کە سەمع و تاعە و جۆڕایەڵیمان هەبێ بۆ خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام